دوای حسابات و شتەکە بۆمان دەرکەوت کە ئەم پارەیە 10 ملیۆنی زیادەیە بەڵێ ئەمە وەکو لیژنەی موچەی مانگی حەوت بەشی پۆلیسی کەلار دیاری کراین من و دوو کارمەندکە لەگەڵمایە ڕۆیشتە بانک پارەکەمان وەرگرت بڕی پارەکە 696 ملیۆن بوو کە ئێمە بۆیە وەرمان بکرتایە بەڵام ئێمە 606 ملیۆن نانمان وەرگ لە بانک کە هاتیینە ئێرە پارەکەمان جیا کردووە کە هەش بنکەمان هەیە لەگەڵ بەشی پۆلیسی کەلار ئەبێتە نۆ پارەکەمان جیا کردو بە لیست هەموو لیستەکانمان با بڵێن ئەوایشە بنن لیشتە هەمووی پارەی خۆی وەرگرت پارەکەیان وەرگرت و ڕۆیشتن دوای حسابات و شتەکە بۆمان دەرکەوت کە ئەم پارەیە 10 ملیۆنی زیادەیە کە 10 ملیۆنەکەی زیادە بوو ئێمە چەند جارێک بە حساباتی خۆمانان ڕۆیشتینەوە وتمان نەوەکو ئێمە غەڵەت بین یا سەهو بین یا پەلەمان کردی بەیاشتێ بۆمان دەرکەوت کەوا کێشەی نییە پارەکە زیادەیە ئێمەش بەڕێز کاکومێت بەڕێبەری بەشی پۆلیسی کەلارمان ئاگادار کردەوە ئەوی دەست بە جەهاتە ئەو شوێنەی کە ئێمە پارەکە لێدا بەشەکەین بەڕێبەری پۆلیسی بەشی پۆلیسی کەلار ئەومان ئاگادار کردەوە ئەو هاتە ئەوێ دەستخۆشی لێ کردین و سوپاسی کردین و بۆ ئەو کارە ئەویش بە نووسراوێک بەشی بانکی کەلاری ئاگادار کردەوە کەوا ئەم پرەپارەیە زیادێ ئەم لیژنە وەری کردووە ئێمە پارەکەمان بۆ بانک گەڕاندەوە بانکیش سعاتی پێش ئێستا پەیوەندیان پێوە کردین وتیان کاکە ئێمە بۆمان دەرکەوتە لە ڕێی کامیرەکانەوە کەوا ئێمە سەهوین غەڵەت بینە پارەکە زیادمان پێتانداوە دەستخۆشیتان لێکەین ئیشەڵا سبەینێ بە نووسراوە جوابتان دەینەوە بەرواری ئەمڕۆ 4 دەی 2025 لیژنەی فەرعی بەشی پۆلیسی کەلاری سەر بە بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان کە بریتە لە ئەفسەرێک و دوو ڕێگە پێدراوی پۆلیس دوای ئەوەی کەواوەکو موچەی بەشی پۆلیسی کەلار وەرەگرن لە بانکی کەلار بڕی 10 ملیۆن دینار زیادە لە پارەکە وەرەگرن بۆیە دەستبەجێ ئەو ئەفسەرە و ئەو بەڕێوەبەرە ئەو دوو ڕێپێدراوە بەڕێوەبەری خۆیان ئاگادارەکەنەوە دوای تاکیدکردن لە بابەتەکە دەرەکەوێت بەڵێ مەبلەغی 10 ملیۆن دینار لە پارەکە زیاترە بۆیە دوای داپەشکردنی موچەی سەرجەم کارمەند و ڕێپێدراوە ئەفسەرانی بەشی پۆلیسی کەلار بە نووسراوێکی فەرمی بڕی پارەکە گێڕنەوە بۆ بانکی کەلار بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان ئاگاداری کردن کە بەیانی ئەو لیژنەیە لە بەردەمی خۆی ئامادە بن بۆی سپاس و پێزانینی بەڕێوەبەری پۆلیسی گەرمیانیان پێڕابگەین.